بەڵێ دوای ئەوە لە کاتژمێر 4 و 30 خولەکی بەرەبەیاندا لەم پاڵاوگەی پشتی من سێ کەس گیانیان لەدەست کە دوانیان کارمەندی بەرگری شارستانی بوون و یەکێکیان هاوڵاتیەکی بەڕەگەز عەرەب بوو. تا ئێستا تەرمی ئەو هاوڵاتیە لە ژوورەوە لە ناو تانچی نەوتەکە ماوەتەوە و تیمەکانی بەرگری شارستانی و تیمەکانی ئامبۆلانس لە هەوڵی ئەوەن کەوا تەرمەکەی دەربهێنن و ئەوش بەڕێ بکەن بۆ پزیشکی داد. خزم و کەس و کارەکەی لێرە بوون لە ژوورەوە بوون و پاسەوانانی ئەم پاڵاوگەیە دەرگاکەیان داخستنیان هێش زیاتر ڤیدیۆ بکەین و تیمەکانی بەرگری شارستان و تیمەکانی ئامبۆلانس و پۆلیس لە ژوورەوەم بۆ ئەوەی تەرمی ئەم هاوڵاتیەش دەربێنن. تەرمی دوو کارمەندی بەرگری شارستانی ڕۆژت بۆ پزیشکی داد و دواتر وەک خۆیان باسییان کرد لە مەراسیمێکدا دەیان نێژن و بەڵام تا ئێستا تەرمی ئەم هاوڵاتیە بەڕەگەز عەرەبا کە شۆفێری تانکەرەکە بوو کە هات بوو مەواد بەتاڵکاتن لە ژوورەوە ماوە و تیمەکانیش خەریکی ئەوەن کەوا تەرمەکەی دەربهێنن. ئەم پاڵاوگەیە دەکەوێتە سەر ڕێگای مەخمور و ڕاستەوخۆ لە پشت گوندی پیرداود لە ناحیەی شەمامک لە کاتژمێر 4 و 30 خولەکی بەرەبەیان ڕووداوەکە ڕوویداوە.